خۆشەویستان دەستگای خێرخوازی بەخشین هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بیری لەوە کردەوە کە جگەلەوەی پارە کۆ بکاتەوە لە دەوڵەمەنەکانەوە بۆ هەژار و بێباوکان و نەداران لەگەڵەوەشدا خزمەتێکی دیکە بە کۆمەڵگە بکە لە بواری تەندروستیە ئەوە بوو کۆمەڵگەی پزیشکی بەخشینی لە شاری سلێمانی دامەزراند و دوجار ئەم کۆمەڵگەیە گەورە بوو بۆ نەخۆشخانەی بەخشین و ئەم نەخۆشخانەیە وەکو نەخۆشخانەی دایک کۆمەڵێک با بڵین کۆمەڵگەی پزیشکی هەیە لە هەڵەبجە لە کەلار لە چەمچەماڵ لە ڕانیە ئەمانە هەموو با بڵین بە جۆرێک لە جۆرەکان سەر بە دەستگای خێرخوازی بەخشینن ئێمە ئەمڕۆ باز لە ساڵیادی کردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشینەکەین کە بزات لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە 11 دوی ساڵی 2017 واتە 9 ساڵ بەر لە ئێستا ئەم کۆمەڵگەیە لە شاری هەڵەبجەی خۆشەویست کرایەوە بزانین خزمەتەکانی ڕابردوودا چی بوون و بۆ داهاتوو دەیەوێت چی بکە و کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجە توانیوێتی چه خزمەتێ بکە بۆ ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز محەیدین محەممەد بەڕێوەبەری کۆمەڵگەی پزیشکی بەخشینمان کردووە کە ڕاستەوخۆ بەڕێزیان لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجەوە لەگەڵمانن کاک محەیدین سڵاوی خوارد لێبێ. السلام عليكم برام أحوالتني وباشد سلامت بياخو زۆر سپاس بۆ جەنابیشت کاک محەیدین کاتێک لە ساڵی 2017 کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجە دەکرێتەوە ئەمە ضرورێت بوو و توانی کەلێن و فەراغێکی گەورە بۆ هەڵەبجەیەکان و چوار دەوری پڕبکاتەوە لە کردی تەندروستی داواتە ضرورێت بوو کردنەوەی ئەم کۆمەڵگەیە زۆر سپاس جارێکی کە بۆ دەرفەتەی کە بۆ ئێمەتان ڕەخسان ئێمە بتوانین لە نۆیەمین ساڵیادی کردنەوەی یەکەمین و گەورەترین کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە پارێزگای هەڵەبجە لە خزمەتان نبین. طبیعی کۆمەڵگەی پزیشکی بەخشینی هەڵەبجە یەکێکە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین وەکو هەموو شوێنەکانی کە طبیعی دەستگای خێرخوازی بەخشین وەکو جەنابیشتان ئیشارەتان پێدا بەردەوام بیری لەوە کردوێتەوە کە خزمەتەکانی فراوانتر و زیاتر و زۆرتر بکە بتوانێت بە هەموو چینە و توێژەکان خزمەت بکە بۆیە پەرەپێدانی بە کەرتی تەندروستیش بەشێک بوو لە ئیشەکانی دەستگای خێرخوازی بەخشین. سەبارەت بەکردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە پارێزگای هەڵەبجە لە ڕاستیە ئێمە لە 11 دوی 2017 ئەتوانم بڵێم وەکو یەکەمین و گەورەترین کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە پارێزگای هەڵەبجە کرایەوە. 2017 وەک معلومی لای جەنابیشتانە ساڵی قەیرانەکان بوون ئەو کاتانە بوون کە کوردستان بە قەیرانێکی دارایی زۆر خراپات تێپەڕیە کرد. طبعی پارێزگای هەڵەبجەش پارێزگایەکی تایبەتە کە ئەتوانین بڵێن لە ڕووی مەعیشیەوە خەڵکەکانی خەڵکێکی دەخل مەحدودی تایبەتن بۆیە بیرکردنەوە لەوەی کە کۆمەڵگەیەکی تەندروستی دروست بکرێ بۆ ئەوەی بتوانێت خزمەت بە هەموو چین و توێژەکان کە لە ڕووی مادیەوە و لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستیەوە بۆیە ئێمە لەگەڵ هەنێک لە هاوڕێیانمان لە ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بیرمان کردەوە کە ئەم کۆمەڵگەیە دروست بکەین. ئەتوانین بڵێن هۆکار و پاڵنەری یەکەمی کردنەوەی ئەم کۆمەڵگەیە بۆ ئەوە بوو کە خەڵکێکی زۆری کەم دەرامەتی پارێزگای هەڵەبجە بتوانین خزمەتێکی پێ بکەین لە ڕوویەکی کەشەوە یعنی بەداخەوە یعنی هیچ موسسەیەکی تەندروستی تۆکمە و ڕێکوپێک لە دەرەوەی موسسە حکومیەکان نەبوو بتوانێت هەموو ئەم پزیشکوەوانە لە چوارچێوەی موسسەیەکە کۆبکاتەوە. بۆیە خۆشبەختانە و ئێمە وێڕای ئەوەی کە لەگەڵ دەستپێکی کردنەوەی ئەم کۆمەڵگەیەدا ڕاستیەکەی زۆرێک لە خەڵکەکان کە ڕاوێژمان لەگەڵا کرد قەنەعەتیان وابوو کە ئەم پرۆژەیە لە پارێزگای هەڵەبجە سەرکەوتوو نابێ بەڵام پشتیوان بەخوای گەورە و پشتیوان پاشان بە دەستگای خێرخوازی بەخشین و بە هاوکاری ئەو پزیشک و کارمەندە دڵسۆزانی کە لەگەڵمان نابوون بە شایەتی وەکو ئەڵێ دۆست و دوژمن ئێمە توانیمانە باشترین و چاکترین و زۆرترین خزمەتگوزاری پێشکەش بە خەڵکی خۆمان بکەین. باش کاک محەیدین لە ئێستادا بیر لەوە نەکراوەتەوە دوای 9 ساڵ ئەم کۆمەڵگەیە ببێتە نەخۆشخانە چونکە خۆ دەزانین نەخۆشخانە گەورەترە و کۆمەڵێک با بڵین
ئەتوانێت خزمەتی زیاتر بە هاوڵاتیان بکە لەوانە نەشتەرگەری لەوان کۆمەڵی بابەتی دیکە یان تەنانەت هۆڵی چاودێری چڕ و کۆمەڵێک لەم بابەتانە ئایا بیر لەوە کراوەتەوە یان نا هەڵەبجە ئێستام کۆمەڵگەیە ئەتوانێت وەکو بڵی خزمەتی پێ بکە و پێویست بە ئەوە ناکات بکرێتە نەخۆشخانە. ڕاستیەکەی تەبیعی کەرتی تەندروستی بەردەوام ئەبێ لە گەورەکردن و پەرەپێدان و پێشکەوتن نابێ. ئێمە وەکو پێشتریش ئاماژەم پێکرد ینی سەرەتا بە کۆمەڵگەی پزیشکی دەستمان پێکرد مۆزۆی فراوانکردن و عادەتیکردنی بە نەخۆشخانە بە تەبیعی وەکو پێشتریش ئاماژەم پێکرد. ڕاستیەکەی بەردەوام ئینسان لە خزمەت بۆ ئەوەی بتوانێت خزمەتی زۆرتر و باشتر بکە ئەبێ ئەم پرۆژانەی پەرە پێ بدە. بۆیە پلانی کردنەوەی نەخۆشخانەیەک لە ئەجێندا و لە ئیشکردنی ئێمە هەیە. بەڵام ئێمە وەکو ئەم مؤسسەی کە ئێستا هەین مؤسسەیەکی ڕێکوپێکی لە ڕووی ئیداریەوە لە هەموو سێکتەر و بەش و شتەکانە ئامادەکاریەکی تەواومان هەیە کە بتوانین ڕاستەوخۆ ئیدارەی نەخۆشخانەیەکی کە بین. بەڵام کردنەوەی نەخۆشخانەکە وەکو پێشتریش ئاماژەم پێکرد ئەم کۆمەڵگە پزیشکیانە ئەم نەخۆشخانە پرۆژەی خێرخوازین شبه خێرخوازین یعنی بە تعبیرێکی کە بڵین قازانجنەویستن ئەو کاتانی ئەم پرۆژانە کە قازانجنەویست ئەبن داهاتێکی وایان نابێت. چونکە تۆ تەسەورەکەی مەسەلەن پسوڵی پزیشکێکمان بە 3000 هەموو شتەکانی کەمان بەو سعرە هەرزانەوە بێ ناتوانانی وەکو پێویست داهاتێ هەبێ بۆ ئەوی بتوانانی پەرە بە پرۆژەکە بدەیت بۆ نمونە هەنگاوێکی باشتر بنەی بۆ ئەبیکەی بە نەخۆشخانە. وەکو بەرنامە هەمانە بەرنامێکی زۆر باشمان هەیە کە ئێمە ئامادەکاری تەواومان کردووە شتی باشیشمان بۆ کردووە کە بتوانین نەخۆشخانەیە بکەینەوە لە پارێزگای هەڵەبجە بۆ ئەم خزمەتانەی کە ئێستا کردومانە زیاتر و زۆرتر و چاکتریشکن. بەڵام ئەمە پێویستی بە پشتیوانی ئیداری هەیە و مالی هەیە ینی دەدارایی لە پشتیوانە ئیداریەکانە. ڕاستەکەی ئێمە زۆر سپاسی بە ڕێبەرایەتی تەندروستی هەڵەبجە شخصەن جەنابی دکتۆر ئازاد دەگەین کە زۆر پشتیوانە لەکردنەوەی نەخۆشخانە و هەموو ئەو فەرمانگە ئیداریانە. بەڵام لە ڕووی داراییەوە ڕاستیەکەی یعنی بڵێن دەستمان بەستراوە بۆیە داوا لە خێرخوازان لەوانە هەر کەسێکەکەین کە ئەتوانێت هاوکار و پشتیوانمان بێ دەستگای بەخشینیش هاوکارمان بێ لەبەر ئەوەی لە ڕووی داراییەوە ئێمە کەمێک گرفتمان هەیە بۆ کردنەوەی نەخۆشخانەکە. ئەگینا لە ڕووی لۆجستی و لە ڕووی ئیداریەوە هەموو ئامادەکاریەکمان بۆ کردوون. خۆشبەختانە ئێمە هەموو یەکە ئیداریەکانی پارێزگای هەڵەبجە متتەفقین لەسەرکردنەوەی نەخۆشخانەیەک کە بەم شێوەیە کە کۆمەڵگەکە خزمەتەکە بە زیاتر و خزمەتی زۆرتر بە خەڵکی خۆمان بکەین کە پێشم وایە شتێکی زۆر بچووکە ئێمە ئەگەر بتوانین بۆ خەڵکی پارێزگای هەڵەبجە و هەورامان و دەوروبەری ئەم خزمەتە بچووکەش بکەین. بەڵێ کاک محەیدین ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە چکە زۆرترین پرسیارمان هەیە بۆی کە فریا بکەوین کاتەکەش ئەوە نەمان نەماوە ئەو بەشانە چین کە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشینە هەن لە ماوەی ئەم 9 ساڵەیە خزمەتیان کردو و پسپۆڕێ پزیشکیانش چین کە لە کۆمەڵگەکەیە بەردەستن. ڕاستیەکەی من بەشەکانتان بۆ باسەکەم بەس کۆی هەموو ئەم بەشانە لەسەر ستانداردێکی تەندروستی زۆر باش بە کوالیتێکی زۆر باش ئیشەکەن لەگەڵ نرخێکی زۆر گونجاو یعنی نرخەکەمان تەسیری نەکردوەتە سەر کوالیتیەکەمان کوالیتیەکەشمان تەسیری نەکردوەتە سەر نرخەکان بۆ مانای ئەگەر لای ئێمە ئەشعەیەک بە 7,000 دینار بێت ئەو کاتە کوالیتی ئەم شتەمان هێنابێتە خوارەوە. هەر بۆ معلوماتی جەنابتان و بینەرانیش نرخەکانمان تەسیری نەکردوەتە سەر کوالیتیەکانمان یعنی هەموو ئەو بەشانەی کە ئێمە هەمانە هەم بە کوالیتی باش ئیشەکەن هەم بە نرخێکی زۆر گونجاو کە لەگەڵ ڕێڕەوی ژیانی خەڵکی خۆمانە بڕوە. طبیعی ئێمە لەو بەشانەی کە زۆر ناڵێم بەشی زۆرمان هەیە 13 بەشی تایبەتی تایە کۆمەڵگەکە بەشەکانمان ئەتوانین بڵێن تاقیگەیەکی زۆر پێشکەوتووی مۆدێرنمان هەیە کە ئێستا یەکەمینی تاقیگەکانی پارێزگای هەڵەبجە زۆرێک لەو پشکنینانەش کە لە دەرەوە نەکرێ ڕاستەوخۆ ئەگاتەوە ناو تاقیگەکەی ئێمە. من ئەتوانم لێرەوە خۆشبەختانە ئەوە بڵێم کە لە ئێستایا ئێمە هەنێک ئامێری تایبەتی شەریکەی ئەبوتمان هێناوە کە یەکێکە لە وەکوڵە تۆپ شەریکەکانی بواری تاقیگە کە لەم 1-2 هەفتەی داهاتووە ئینشەڵا ئەیان خێنە خزمەتی هاوڵاتیانی خۆمان. ئەشعەیەکی زۆر پێشکەوتومان هەیە بەشی چارەسەری سروشتیمان هەیە بە وەکوڵێ بە دنیایەک ئامێری پێشکەوتو بە سعرێکی زۆر هەرزان
بەشی ئێمە دەرمانخانەیەکی پێشکەوتومانەیە کە هەموو دەرمانەکانی ستاندارد و کوالێتی زۆر باشن و لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕایە. بەشی پەرستاریمانەیە، پەرستاری و نیشتەرگەری بچووک و هەروەها لەگەڵ ئەم پەرستاریە ئێمە تیمێکی تەندروستی ماڵان کە تازەیە ئەوە خۆشبەختانە خستومانەتە خزمەتی هاوڵاتیانەوە بە ئۆتۆمبیلێکی تایبەتی خۆمانی کۆمەڵگەیە ڕاستەوخۆ سەردانی ئەو ماڵانەیە ئەو کەسانە ئەەکەین کە پێویستیان بە خزمەت گوزاریەکانی ئێمە ئەبێ بۆ ئەوەی نەخۆشەکە خۆی نێتە ناو بەخشینەوە. ئێمە ڕاستەوخۆ بە خۆمان و ستافێکەوە چینە خزمەتی نەخۆشەکانمان لەگەڵ بوونی بەشی هێڵکاری دڵمان هەیە، سۆنەرمان هەیە، ئیکۆی دڵمان هەیە، لێرە سنتەرێکی پێستی پێشکەوتومانەیە کە ئەتوانین بڵێن سەررجەم ئەو ئامێرانەی ئەو ئامێرە سەردەمیانەی کە ئێستا لە بواری خزمەت گوزاری پێست و جوانکاری بەکاری ئێمە خستومانەتە خزمەتی هاوڵاتیانمانەوە. هەروەها بەشی دانمان هەیە، دانی پێشکەوتووە ڕاستێکە ئەویش بە هەموو پێوە و ستانداردەکانە. لەگەڵ ئەوەشا ئێمە ئەتوانین خۆشبەختانە بڵێن لە ناو بەشەکانە هەنێ ئامێر و ئەجهیزەمان هەیە کە لە پارێزگای هەڵەبجە لە دەرەوە لە کەرتی تایبەتە ئەکرێ بڵێم هەنێ جاریش لە کەرتی حکومیە کەمن خستومانەتە خزمەتی هاوڵاتیانەوە کە ئامێرەکان مەسەرەن بۆ نمونە هێڵکاری دڵمان هەیە، هێڵکاری دەمارمان هەیە و هەروەها جیازێکی OPG و CBCT و سیفالۆمان هەیە کە خزمەتێکی زۆر باش لە بواری دانا بە هاونیشتیمانی خۆمانەکە. باش کاگحیدین سەبارەت بە پسپۆڕ و پزیشکیەکانیشمان ڕاستەکەی ئێمە حەڤە پسپۆری پزیشکی تایبەتمان لە کۆمەڵگەکە خزمەتەکەن کە من لێرەشەوە جارێکە بۆ ئەوی لەبیرم نەچێ ئێمە سپاس و دەستخۆشی یەکی تایبەتمان هەیە بۆ هەموو ئەو پزیشکە بەڕێزانەی کە پێشتر و ئێستش لەناو کۆمەڵگەکەمانە خزمەت دەکەن. قەنەعەتیشمان وایە ئەو دکتۆرانە لێبڕاوانە دڵسۆزانە توانیویانە خزمەت بکەن. زۆر جار خزمەتەکانیان لەناو بەخشینە بووەتە جێگەی تێبینی و گلەیی لەگەڵ هاوپیشەکانی خۆیان کە چۆن ئەتوانن بەو مەبلەغە پارەکەمە بتوانن لەناو بەخشینە ئەو خزمەتانە بکەن. لەبەرەوە من ئەتوانم کاگزانە بڵێم کۆی ئەو پسپۆڕیە پزیشیانەی کە لە کەرتی تەندروستیە پێویستە لە ناو نەخۆشخانەیەکە هەیە ئێمە لە ناو کۆمەڵگە پزیشیەکە دابینمان کردووە. ئەگەر پێویستی شەکان ناوەکانیان هەڵمەم ئەوە لە خزمەتانام ئەگەر ئێوە کاتانە بێ. کاک محەیدین هەموو نەخۆشخانەیەک یا کۆمەڵگەیەکی پزیشکی ئەتوانین بڵین دوو پای زۆر سەرەکی هەیە. تاقیگە دەرمانخانە تەمان هەموو بابەتەکانی تر گرنگن. ئەو باست کرد کە تاقیگەکەتان زۆر پێشکەوتوە، جیازی زۆر پێشکەوتوتری کەتان هێناوە کە لە ڕۆژین داهاتوە چێتە خزمەت خەڵکی. منە مێ لەسەر دەرمان قسە بمەوە بکەی. کوالیتی دەرمانەکانی ئێوە چۆنە و ئەو دەرمانانەی کە دێنە لای ئێوە هەموو دەرمانێکن کە ستیکەری حکوومەتی هەرێمیان پێوەیە واتە بە کوالیتی کۆنتترۆڵا ڕۆیشتون ینی خەڵک هیچ گومانوێکی لەسەر دەرمانەکان نەبێ و کوالیتەکانیان چۆنە؟ ئێمە وەکو دەستگای بەخشین وەکو کۆمەڵگەی پزیشکی بەخشین دروشمێکمان هەیە ڕاستیەکەی لای ئێمە دڵنیاتری و ئامانجمان خزمەتکردنی ئێوەیە. واز لە خزمەتکردنەکە و بابەتێکی ترە بەس ئێمە زۆر تەرکیزمان لەسەر ئەو دڵنیاییە. ینی بڕواتان هەبێ بۆ مۆزوعی دەرمان خەڵکی لە دەرەوە ئەچێتە عیادەیەکی کە عیادەکە تەواوەکە ڕاستەخۆ بۆ کڕینی دەرمان و تاقیگەکە ڕاستەخۆ سەردانی بەخشینەکە. ئەمە سەلمێنەری ئەوەیە کە ئەم تاقیگە و دەرمانخانەی کۆمەڵگەی پزیشکی بەخشینی هەڵەبجە و ئەمانە تەسیرێکی زۆر باشیانەیە، تایبەتمەندیەکی باشیان وەرگتووە لەسەر کوالێتیان و لەسەر نرخەکەیان. بۆیە من قەنەعەت وایە ئەو خەڵکە ڕوئەکاتەوە. ئێمە دەرمانخانە ڕاستیەکەی ئێمە لە ژێر چاودێری پسپۆڕی لە ژێر چاودێری بڵێن دکتۆری دەرمانسازی تایبەتایە. ئەوە یەک. دووش هەموو ئەو دەرمانانەی کێنە ناو دەرمانخانەکەی ئێمە سیکەری وەزارەتی تەندروستی و لە ڕێی مەدخەرەکانەوە ڕاستەوخۆیە. یعنی هیچ دەرمانێکی ئێمە دەرمانی قاچاقمان نییە، دەرمانی کوالەتی نزممان نییە. تەبیعی بۆ ئیشەکەی خۆشمان ئەگەر نازانم تعبیرەکەی من تاو بێ من بە لێپستراوی بەشی دەرمانخانە و تاقیگەم وتووە بۆ تعبیرەی خۆمان پێم وتون کاکە قەرزاری ڕۆژی قیامەتم بن ئەگەر دەرمانێک کیتێکی تاقیگە بابەتێک لەو بابەتانە کە کوالیتیەکەی نزم بێ بیەنە ناو ئەم بەخشینە. لەبەرەوەی خەڵک متمانە بە ئێمە ئەکا. خەڵک بۆیە ئێتە ناو بەخشین دڵنیایەکمان داوەتێک کە دڵنیایە لەوەی کە ئێمە نە دەرمانی بێسیکەرێنین، نە دەرمانی کوالێتی نزمێنین، نە وەکوڵێ خۆڵ ئەەکەی نەچاوی بە شێوەیەک لە شێوەکان بتوانین بیخەڵەتین. بۆ ئەوەی ئێمە بەجددی توانیمانە وەکو
دەستگای بەخشین وەکو کۆمەڵگەی پزیشکی بەخشین ئەو دڵنیایە بسەلمێنین بۆ سەلماندنیشی وەکو عەرزم کردن ئەوەیە کە زۆرینەی خەڵک لە عیادەکانی کەشەوە بۆ کڕینی دەرمان و ئەنجامدانی فەحسەکانی ڕوو لە کۆمەڵگەی پزیشکی بەخشینەکە. باش کاک محەیدین ئەمڕۆ کە ساڵیادی دامەزراندنی کۆمەڵگەکەتانە چ چالاکیکی نەوعی چیتان هەیە بۆ هەم ستافی نەخۆشخانەکەی خۆتان بۆ کارمەندەکان بۆ سکرتێرەکان بۆ پزیشکەکان و هەم بۆ دانیشتوانی هەڵەبجە و دەوروبەری شتێکی با بڵین ناوەزەتان هەیە ئەمڕۆ؟ بەردەوام زۆر تەرکیزمان لەسەرەوەیە کە زۆرترین خزمەت بە خەڵکی خۆمان بکەین، یعنی زۆرترین ئەم پرۆژانەی ئێمە ئەم ئۆفەروشتانەی ئێمە خزمەت بە خەڵکی بکە. بەڵێ بە تەئکید ئەمڕۆ لە ساڵیادی کردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین بۆ پزیشک و کارمەندەکانی خۆمان شتی تایبەتمان هەیە و بۆ کۆڵە لێرەوە نایڵێن شتی تایبەتن بەس بۆ خەڵکی خۆمان بۆ خەڵکی هاونیشتیمانیان و هاوشاریانی خۆمان و چارەخوازانی خۆمان ئێمە ئەمڕۆ توانیمانە داشکاندن لە بەشەکانی تاقیگە دەرمانخانە چارەسەری سروشتی بەشی پێست هەروەها بەشی دان و ئەمانە هەمووی بە ڕێژەی لە 120 داشکاندنیان بۆ بکەین هەروەها پسوڵەی پزیشکی بەشی دانیشمان ئەویش بێبەرامبەرە بۆ هاونیشتیمانیانی خۆمان. باش سوپرایز ئەبێ نەوترێ بێگومان ئەوەی بۆ کارمەندانە قەینا پێمان مەڵێ بەڵام لە پرزگەی کۆمەڵگەکەوە تا سکرتێرەکەی خۆت ئەگەر سکرتێرە هەبێ تا لای ژوورەکەی خۆت بە سکرتێر و کارمەند و پاکەرەوە و پزیشک و بە هەموویەوە چیت هەیە چونکە ئەوان سەرچاوێکی گرنگی مرۆین بۆ خەسەخانەکە لە ماوەی کەمتر لە خولەکێکات چیت هەیە بۆ خزمەتی 9 ساڵی کردوانە و بۆ داهاتوو چی بکەن ئەگەر لێرە بتەوێ قسێکی تایبەت بە ستافەکەت بڵیت. من لێرەوە زۆر سپاسی یەکە بە یەکەی ئەو پزیشکە سەرەتایە عنی ئەڵبەتە بە هەمویان بەس با ئێمە لە پزیشکە بەڕێزەکانەوە دەست پێ بکەین لەبەرەوەی ئەم پزیشکە بەڕێزانە هەوێنی بەڕێکردنی ئەم کۆمەڵگە و ئەم نەخۆشخانانە ڕاستیەکەی ئێمە زۆر سپاسی ئەو پزیشکە بەڕێزانەیەکەن کە پێشتری ئیشارەم پێکرد کە ئەکرێ بنە جێگەی تێبینی ملاحەزەی هاوپیشەکانی کە چۆن بە نرخێکی کەمتر لە نرخی عیادەکانی دەرەوە خزمەتیان کردووە زۆر سپاسیانەکەین دەستیمان و بوونیان ئەگوشین بەڕاستی هۆکاری سەرکەوتنی ئەم پرۆژانەی ئێمەن بۆ کارمەند و ئەوەی کە لێرە ئیشەکە وەکو جەنابەت وتت لە پرزگەوە تا سەرەوە من زۆر سپاسیانەکەم قەنەعەتم وایە کە ئەوانیش بەشێکی هەرە زۆر باشی سەرخستنی ئەم پرۆژەیەن لەبەرەوە ئێمە کە دکتۆرەکان بە شێوەیەک وەکو چارەسەر خزمەتەکەن بەڵام ئێمە زانیار بیری جەنابەت و بیری بینەرانیشی بخەمەوە کە ڕاستەکەی ئێمە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین تەنها تەرکیزمان لەسەر ئەوە نییە کە خزمەتی نەخۆش و سعرەکانمان هەرزان بێ و کواڵەتی ئەمانە ئێمە تەرکیزیشمان لەسەر ئەدەب و هەڵسو و کەوت و تەعامل و ئەو شتە جوان موسڵمانانەی کە پێویستە کۆلە ڕنگدانەوەی لە ئاکاری خەڵکی موسڵمانە هەبێ ئێمە خۆشبەختانە ئەم کارمەندانەمان ئەم دکتۆرانەمان هەموو ئەم ستافە بەڕێزانی کە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین دەوامەکەن توانیمانە ئەو ئاکار و ئەو ڕەفتارە موسڵمانانە جوانانە کە پێویستە هەبێ بەرامبەر بە خەڵکی ئێمە ئەوانەمان جێبەجێ کردووە. زۆر سپاس بۆ بەڕێز محەیدین محەممەد بەڕێوبەری کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجە و ئێمەش پیرۆزباییتان لە یەکین بۆ هیوای لە ساڵانی ئایندەدا لە باتی کۆمەڵگە نەخۆشخانەی بەخشین لە هەڵەبجە ببینین و هەموو هەڵەبجەیەکان و هەموو ئەوانەی کە لە هەرێمی کوردستانن تەندروست باش بن و ئەسڵەن پێویستان بە نەخۆشخانە و بە کۆمەڵگەش نەبێت.